خۆشحاڵین کە لە بەرنامەیەکی تایبەتی زەژن دێنەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان. كاتبنا بالدم الحر له أنشودات النصر ورحنا نشهد الدنيا. والله دەنگ زۆر خۆشە و دەمێ ئەتوو ئەو سوردەی برێ و کۆرسەشی دروستکەین. دەبێ ئەخباری بخینەوە گوتم کاکەم وەڵا زۆر گچکەمە. گوتی ئەتوو وەرە ئەمە بە خۆمان بڕیار دەدەین کە ئەتوو گچکەی یانگەوە. ئەزە ڤیددیوەیەکی کەونمان هەبوو ڤیددیوەیەکی پادسیگام هەموو دەمێ دەفتەرەکی زغارەمان دەکەم و دەبای ئەو بەردەت خایان لە زمان داوین و خانی ئازە ئەو مشکلانەمان هەیە. بارەتەوە وەی بارەتەوە وتبڕەوە کاکە دابەزین هەیە هەچاتە کە تو پێشی بڕۆ لە دوو مقابلەیەکەم کرد بەرازیلێش سپی لە پشمان ڕایگرت دووچێک داراتەوە کاکە بامری چێم تەسوێنە ئەمری لۆچیە گوتیان سوار هاتینەوە ئاسایی دیسان تەلەفۆنکاری و ناوەکەم لە مۆبایل لۆ بخینەوە ئەم منیش دوعایان لۆ دەکەم. فەقیر مۆبایلی نابووە دەرەیەکێک ناوەکانی دەخینەوە دێگۆ دایەوە فلان دێگو یاڕ بخوای ئەو هاو هەلۆ کوڕ دەزانین مام سلێمانی تێدا نییە وا بە خۆت ناوەتینە لە دوعایەکەی لۆ بکە. بەڵام ڕۆژێکیەکە تەلەفۆنی کرد مان پیرە کوی سەرچاو مان پیرە شەعبانی ئەگوتم فەرموو ئەرێوەلۆ سەرت کە سەر بووە ئازاری دڵ وەلانێن بەرجی شادی بپۆشن لە زیاتی تاڵی و سوێری شەربەتی خۆش بنۆشن عەشق و تامەزرۆی ئێوەم خزمان وەرنە میوانێم. بەرنامەی جەژنانە لە کەناڵی ئاسمانی پێیان یەکەم ڕۆژی جەژن کاتژمێر 6:30 ئێوارە دێینە خزمەتتان.